گرفتمان زۆرە بەس ئەمڕۆ بۆ مەسەلەی ڕێگرتن لە بازگەکانی جنوب و ناوەڕاستی عێراق ڕوا لەوێ ڕێگری لە بەرهەمەکانی ماکەن ناڵن بڕوا بۆ ناوەڕاست و خواروی عێراق. ماوەی چەندێکە ئێوە ئەم گرفتتان هەیە؟ 3 بۆ 4 مانگ بێت بەڵام ئەمە ساڵانە دووبارە بێتەوە. بۆ نمونە ئێستا دوای ئەم کۆنگرە و ئەم ناڕەزایە لەوانەیە فترەی چەند هەفتەیەک یا بۆ مانگێک چاک ببێت دوای دیسانەوە دەست پێ دەکاتەوە. بەرهەمی کێڵگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان چەند بەرامبەر بە سەرفی هاوڵاتیانی خۆمانە. ئەوە لێرە داواکاریتان چیتان بۆ بکرێت کە قازانجی ئێوە بێت؟ داواکاریمان ئەوەیە نەک هەر قازانجیمە با قازانجی هەموو میلەتەکەمان بێ. من ئەو بەرهەمەی من کە ساغ بێتەوە لێرە بێیان لە بەغداد بێ پارەکەیەتەوە لە ناوخۆی خۆمانە هەڵە سوڕێکاتە بۆ توش ئیسفادەی هەیە کە ئەم پارێ نەچێتە دەرەوە یان من زەرەر نەکەم چکە ئێمە مادەکانمان بە دۆلارەکڕین کە من پارەکەم کردەوە بە دۆلار چۆ دەرەوە ئەمە من وڵاتەکەشم لەمە زەرەرەومە نەبێ بەس شتێ بکەن نە لەسەر هاوڵاتی ئێمە زۆر گرامکەوە نە ئێمەش زەرەرەومەن بین. بۆ نمونە ئێستا وەزیری کشتتوکاڵەمە داوای لەکەن چۆن ڕێگری لە بەرهەمی جوتیاران ئەکات لە سنوورەکانەوە چ شووتی خیار تەماتە لە مەوسیمەکانە پێگان ناڵە لە سنوورەکانەوە داخلی کوردستان بێ بە هەمان شێوە کۆنتاکێک لەگەڵ وەزیری ناوەندا بکا کە لە بەرامبەر مریشکەکەی ئێمە بەرهەمەکانی ئێمە بچێ بۆ ناوەڕاست و خواروی عێراق نەک هەر مریشکی من خیار بڕوات تەماتە بڕوات لەو کاتەیە کە لە خواروی عێراق ئەو شتانە نییە.